خوێندنەوەی کوردی قۆناغی بنەڕەتی پۆلی چوارەم هۆنراوەی قوتابی ژیر. هۆنراوەکەمان چییە؟ قوتابی ژیر. یاڵا با دەست پێ بکەین بیخوێنینەوە. ئێمە قوتابی ژیرین، خەهاوەنی هۆش و بیرین، شاگردی ڕێی ڕووناکین، وێنەی بەرز و دڵ پاکین، خامە و کتێب و دەفتەر، هەر سەیرخەینە سەرسەر، پێی فێر دەبین زانستی، ڕەوەشتی جوان و ڕاستی، مامۆستایە ڕابەرمان، فەرمانی لەسەر سەرمان، مامۆستایە ڕابەرمان، فەرمانی لەسەر سەرمان، ئیتر دەبێ بخوێنین، نەزانین لە بن بێنین. نەزانین لە بن بێنین. محەممەد داریەس. ئۆکەی یەک جاریتر بە خێرایی بۆم خوێنڕەوە. ئێمە قوتابی ژیر، ئێمە قوتابی ژیرین، خاوەنی هۆش و بیرین، شاگردی ڕێ ڕووناکی، وێنەی بەرز و دڵپاکی، خام و کتێب و دەفتەر، هەر سەیدەخەینە سەرسەر، پێی فێردەمی زانستی، ڕەوشی جوانە و ڕاستی، مامۆستایە ڕابەرمان، فەرمان لەسەر سەرمانەی تێ دەبێت بخوێنین، نەزانین لە بن بێنین. محەممەد داریەس. دەست خۆش.